چەندین پرۆژە لە سنووری پارێزگای سلێمانی هەن کە لە دەی ڕابردوودا بڕیاریان لێدراوە و تا ئێستا تەواو نەبوون یاخود زۆر بەسستی کاریان تێدا دەکرێت. ئەمانە نمونەیەکن لەو پرۆژانە. بڕیار بوو شەقامی 100 مەتری سلێمانی مانگی ئەیلولی ساڵی 2023 بەڕووی شۆفێران و هاوڵاتیاندا بکرێتەوە، بەڵام ئەوە 3 ساڵ بەسەر وادەی تەواوبوونی تێپەڕیوە و هێشتا تەواو نەکراوە. ڕێگای دووسایدی دووکان چوار قوڕنا لە پێش جەنگی داعشەوە بڕیاری دووسایدکردنی دراوە، بەڵام تا ئێستا بەڕووی شۆفێراندا نەکراوەتەوە. گوژمەی پرۆژەکە 243 ملیار دینارە و بەشێکیشە لە ڕێگەی سلێمانی بۆ هەولێر. بە وتەی وەزیری ئاوەدانکردنەوەی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان ماوەی تەواوکردنی پرۆژەکە 3 ساڵی دیکەیە. ڕێگای زەڕایەن بۆ دەربەندیخان لە ساڵی 2011ەوە دەست بە کارکردن کراوە بە پاساوی شەڕی دژی داعش و قەیرانی دارایی تا ساڵی 2024 کارکردن لە پرۆژەکە وەستێنرا. ئێستا لەلایەن کۆمپانیایەکی ناوخۆییەوە دەست بە کارەکان کراوە و بڕیارە لە ساڵێکدا تەواو بکرێت. درێژی ڕێگاکە 15 کیلۆمەتر و نیوە، بەهۆی دووسایدکردنی درێژیەکەی بۆ 31 مەتر بەرز دەبێتەوە. تێچووەکەشی 180 ملیار دینار. پرۆژەی ئاوی گۆبتە بە چەمچەماڵ لە ساڵی 2012ەوە پارەی بۆ تەرخان دەکرێت، بەڵام دوای 4 جار تەرخانکردنی پارە ساڵی 2024 چووە بواری جێبەجێکردن. بڕیار بوو ساڵی 2025 تەواو بکرێت، بەڵام ساڵێک لەسەر وادی تێپەڕیوە و تەنیا لە 150 کارەکانی تەواو بووە. پارەی تەرخانکراو بۆ پرۆژەکە زیاترە لە 139 ملیار دینار و لەلایەن کۆمپانیای هابیکاوە پرۆژەکە جێبەجێ دەکرێت. پرۆژەی پاڵاوتنی ئاوی دەربەندیخان بە گوشمەی 9 ملیۆن دۆلار لە ساڵی 2013 بەردی بناخەی دانراوە، بەڵام بە پاساوی جەنگ و قەیرانی دارایی تەواو نەکرا. دووبارە کۆمپانیایەکی تورکی لە ساڵی 2024 دەستی بە کارکردن کردەوە و بڕیارە بە زووترین کات تەواو بکرێت. بەنداوی چەقچەق دوو یەکێکی دیکەیە لە پرۆژە تەواو نەکراوەکانی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان لە 2013ەوە دەست بە دروستکردنی کراوە و تا ئێستا لە 120 کارەکانی تەواو بووە. گوژمەی تەرخانکراو 31 ملیار دینارە و لە ماوەی ئەو 13 ساڵەدا 3 جار کارەکانی ڕاگیراوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پێ، سلێمانی.